بە پێی ڕاپرسیەک زیاتر لە 1 ملیۆن بەریتانی ڕایانگەاندووە لەو کاتەوە کە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە حکومەت کۆتوبەندی بەسەر چالاکی هاوڵاتیاندا سەپاندووە. بەلانی کەمەوە ڕۆژێکیان بە برسێتی و بە نەبوونی خواردن بەسەر بردووە. لەو ڕاپرسیەدا کە دامەزراوەی خۆراک ئەنجامی داوە دەرکەوتووە کە نزیکەی 1,5 ملیۆن کەس ناچار بوون دەست لە هەندێک ژەمی خۆراک هەڵبگرن چونکە خواردنی پێویستیان لە بەفرگر و گەنجینەدا نەبووە. ڕاپرسیەکە دەری خستووە لەو کاتەوە کە سیستمی دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی سەپێنراوە لە نێوان 3 ملیۆن کەسدا بەلانی کەمەوە یەکێک لە خێزانەکەیان تووشی برسێتی بووە. لە هەمان کاتدا زیاتر لە 1 ملیۆن کەس وتویانە بەهۆی داخرانی گشتگیرەوە داهات و سەرچاوی بژێویان لەدەستداوە. سێیەکی ئەوانە ژوتویانە یارمەتی دارایی حکومەتیش نایانگرێتەوە. ئەمە لە کاتێکدا بانکەکانی خۆراک ئەوەیان ئاشکرا کردووە کە ژمارەی سوودمەندانیان بەرز بووەتەوە. لە دوای ئەوەی کڕیارە ترساوەکان هێرشیان کردە سەر بازاڕ و مارکێتەکان و ڕەفەکانیان لە پێداویستیە خۆراکیەکان خاڵی کردەوە. بۆیە دامەزراوەکە داوای لە حکومەت کردووە کە یارمەتی ئەنجومەنەکان بدات و وەڵامی خواستی زیادەی خواردنی ئەو کەسانە بداتەوە کە پابەندن بە دابڕاندنی تەندروستیەوە. شارەوانی لیڤەرپوڵ دەسەڵاتدارانی خۆجەیی لەوە ئاگادار کردووەتەوە کە بە ڕێژەی لە 150 بەخشینەکانی بۆ دانیشتوان زیاد کردووە کە لە کاتی ئەم قەیرانەدا داهات و داراییان نییە بۆ دانەوەی قەرزی پسوڵەی خزمەتگوزاریەکان. بانکەکانی خۆراکیش ساعتەکانی کارکردنیان درێژ کردووەتەوە بەوەش لە هەفتەی ڕابردوودا سەدان هەزار جونەی ئەستەرلینیان بۆ پێداویستیە بنەڕەتیەکان گەیاندووەتە خێزانە هەژارەکان. وتەبێژی حکومەتی بەریتانی ڕایگەیاند کە تەندروستی گشتی و دڵنیابوون لەوەی کە ئەو کەسانی زیاتر مەترسی ڤایرۆسەکان لەسەرە یارمەتیان پێبگات لە پێشینەی کارە گرنگەکانی حکومەتەکەیانە بۆیە پێویستە خەڵک لە ماڵەکانیان بمێننەوە بۆ یارمەتیدان و پشتیوانی لە دەستەی خزمەتگوزاریە پزیشکیەکان و ڕزگارکردنی گیانی هاوڵاتیان. ڕەخنەگرتن لە کارنامەی حکومەتە خۆراواییەکان لەوە دەرچووە کاکرابێتە مادەی میدیایی ململانی نێوان دەسەڵاتداران و ئۆپۆزیسیۆن. بەڵکو لە ئەوروپا ویلایەتە یەکگرتووەکانیش تەنانەت ئەندامانی پارتی دەسەڵاتداریش ڕەخنە لە کارنامەی حکومەتەکانیان دەگرن کە خەمسارد بوون و ئامادەکاریان نەکردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم پەتا کوشندەیە. بە تایبەتی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەسەڵاتدارانی زۆرێک لە ویلایەتەکان لە هەردوو پارتی کۆماری و دیموکرات ڕەخنەی توندیان ئاراستەی دۆناڵد ترەمپ و حکومەتی فیدراڵی دەکەن بەهۆی گوێنەدانی بە مەترسیەکانی پەتاکە و لە دەستدانی هەلی 3 مانگە بۆ دانانی ڕێوشوێنی پێویست و کاریگەر. ئێستاشی لەگەڵدابێت لە دابەشکردنی بودجەی فیدراڵی بۆ ڕوبەڕووبوونەوەی پەتاکە جیاوازی لە پشکی ویلایەتەکاندا دەکرێت. بەڵام ترامپ نەک هەرە و ڕەخنانە پشتگوێ دەخات بەڵکو خەمی گەورەی پاراستنی بەرژەوەندی و چالاکی کۆمپانیا سەرمایەداریەکانە کە مەترسی ئەوەی لێ دەکرێت جیهان تووشی پاشەکشەیەکی گەورەی ئابووری بکات.